برایانی بەڕێز بەهۆی دوورکەوتنەوەمان لە فەرمایشتە جوان و پیرۆزەکانی ئاینە پیرۆزەکەمان بۆتە هۆی ئەوەی کەوا خۆشەویستی و ڕوحی برایەتی لە نێوانماندا کەس بێت و نەمینێت لێک قبولکردن لە نێوانماندا لە یەکتری قبولکردن لە نێوانماندا بتبێتە شتێکی دەگمەن حەسوودی و دووبەرەکی لە نێوان موسڵمانان و کۆمەلگای موسڵماناندا ببێتە شتێکی بڵاو و ئاشکرا هەمووشی بەهۆی دوورکەوتنەوەیە لە فەرمایشتە جوان و پیرۆزەکانی خدای پەروەردگار و سنەتە پاک و بێگەردەکانی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم کەوا ئیمامی مسلم لە صحیحەکەیدا بۆمان دەجێڕێتەوە کە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمیەتی المسلم ئەخو المسلم مسلمان برای مسلمانی خۆیەتی لا يظلمه ظلمی قەت لێ ناکات واتە نابێ مرۆڤی مسلمان کە خۆی بە مسلماندا دەنێت ظلم لە برایەکی مسلمانی خۆی بکە ولا يخذله قەت تووشی مەوقفێکی ناکات کە سەرزنشتی تێدا بێت ولا يحقره قەت ڕقیشی لێ نابێتەوە و بە کەمیشی نازانێت ئینجا پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئیشارەت بۆ سینجی خۆی دەکات و دەفەرمێت التەقوا هاهونا ترسی خدای پەروەردگار لە ناو دڵەکانە واتە ئەو شتانە ئەگەر بێت و جێبەجێ بکەی مانای ئەوەیە تەقوای خدای پەروەردگار و ترسی خدای پەروەردگار لە ناو دڵ و دەروونتدایە بحەسب امرئ من الشەڕ کابرایەک لە ئێوە ئەوەندە گوناحەی بەسەکەوە لە ڕۆژی قیامەتدا بە ئاگری جاندەم بسووتێت ئەن یەحقر ئەخاه المسلم بەس لەبەر ئەوەی کەوە ڕقی لە برایەکی مسلمانی خۆی بۆتەوە المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه هەر مسلمانێک لە ئێوە ماڵ و سامانی لە مسلمانێکی دیکە حرام کراوە عرض و ناموسی حرام کراوە و دەبێ پارێزراو بێت هیچ کەسێک بۆی نییە دەست درێژی بکاتە سەر خوێنی برایەکی مسلمانی خۆی سەر ماڵەکەی و سەر عرزەکەی ئەوە بۆ مسلمانان پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم پێمان دەڵێت مانای ئەوە نییە کەوە غەیرە مسلمانان عرز و ناموس و خوێنیان حەڵاڵە نەخێر مانای ئەوە دەگەێنێت ئەگەر بێت و ئێمەی مسلمانان خوێن و عرز و ماڵی یەکتری نەپارێزین دەست درێژی بکەین بۆ یەکتری ئەوە غەیری مسلمانان لە ناوماندا هەر لە بابی ئەولاوە ماڵ و عرز و ناموسی دەخورێت و دەست درێژی دەکرێتە سەری ئەوە مانایەتی ئەگەر نا هەر کەسێک لە کۆمەلگای مسلماناندا ژیە لە ناو مسلماناندا ژیە خوێن و ماڵ و عرزی پارێزراوە لە دەست هەموو کەسێکە هەر پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئیمامی مسلم دیسان لە صحیحەکەیدا لە جابری کوڕی عەبدوڵڵاوە بۆمان دەجێڕێتەوە دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمووی إن الشيطان يئس أن يعبده المصلون في جزيرة العرب دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمووی شەیتان بێ ئومێد بووە لەوەی کەوا جارێکی دیکە نوێشکەران لە ناو جەزیرەی عەرەب کە ئەو کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەتحی کردبوو ئیسلامەتی تێدا بڵاو بووە جارێکی دیکە بێن بیپەرستنەوە و عیبادەت و پەرستنی بۆ بکەن و گوێڕایەلی ئەو بکەن لەوە بێ ئومێد بوو کە جارێکی دیکە نوێشکەران ناگەڕێنەوە بۆ ئەو شتە بۆ لای ئەو ولكن في التحريش بينهم بەڵام لەوە بێ ئومێد نەبووەکەوە ناکۆچی و دووبەرەکی لە نێوانیاندا بڵاو بکاتەوە نێلێت ببنە برای یەکتری نێلێت خۆشەویستی لە نێوانیاندا بڵاو بێتەوە نێلێت لە یەکتری قبول بکەن لەوە بێ ئومێد نەبووە قەت و هەر لە دوای دەگەڕێت و لە نێوانیاندا دروستی بکات